بەڵێ دیارە لە چوارچێوەی سەردانی شاندی کەنێکەیە بۆ پێداچوونەوە بەو ڕەوشەکە ئەمڕۆ لە ئاستی هەرێمی کوردستان هەیە و تایبەت هێرشەکانی دەوڵەتی تورکیا هەوڵدانی داگیرکاری ئەو مەترسیە گشتیانە کە لەسەر دەستکەوتەکانی گەلەکەمان هەیە هەموو نیقاش و گفتگۆ لەسەر کرا لە چوارچێوەی ئەو بابەتانە هەندێک ڕاو بۆچوون ئاڵۆ گۆڕکران ئێمە چۆن بتوانین هەم دەستکەوتەکانمان بپارێزین هەم بتوانین لە ڕێگای تەبایی و دیالۆگی ناوخۆیی دانوستاندنی ناوخۆیی بتوانین ئەو دەستکەوتانە کە هەمانە جارێکی تر بپارێزین و بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببین کە زۆر لایەنی هەیە و بەڵام لەگەڵ بەڕێزان لە حزبی شیوعی کوردستان و تایبەت مامۆستاکاوە نیقاشێکی بەرفراوان کرا بۆ دووزینەوەی ڕێگە چارەیەکی بۆ ئەو بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانە هەم لەناو خودی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی هەر چوار بەشی کوردستان. ئێمە بەردەوام لەگەڵ هەواڵانی کەنەکە ئاڵوگۆڕی بیرروڕابان هەیە و ئەو بابەتانەی کە بزانین پێشنیازی باشە چ ئەوان پێشکەشیکەنیان چی ئێمە پێشکەشیکەین گوێمان لە یەکتری گرتووە و هەوڵی ئەوەشمان داوە کە ئەو بابەتانە بێتە ئاکامێک بۆ پەرسەندنی کاری کەنەکە و بۆ ئەوەی ڕۆژێکی گونجاو لە نێوان سەرجەم لایەنەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان دروست بێ لەسەر ئەساسی دیالۆگ لەسەر ئەساسی لێکتر قبولکردن لەسەر ئەساسی دۆزینەوەی بەرژەوەندی هاوبەش هاوکاریکردنی یەکتر ئەوانە و لەسەر ئەساسی دەست تێوەرنەدان لە کاروباری هەر پارچێک لە پارچەکانی کوردستان و پێشم وایە دەتوانین لەسەر ئەم بنەمایە کە جوبونجۆڵی هەم ناوخۆی هەم نێودەوڵەتی بکەین کارتێکردنمان هەبێ لەسەر ڕای گشتی خۆمان و لەسەر ڕای گشتی گەلانی ناوچەکە لەسەر ڕای گشتی جیهان بۆی بتوانین دۆزی ڕای گەلی کوردستان هەنگاو بە هەنگاو بەڕێو پێشەوە بڕوان. ئەم حاڵەتی کە هەیە لە نێوان پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان چ لە باشووری کوردستان بێ چ لەگەڵ باشووری کوردستان لەگەڵ بڵێن باکوورا هەبێ یان جاری وایە لەگەڵ ڕۆژئاوا جۆرێک لە حاڵەتی ناسەقامگیری دروست کردووە ئەم ناسەقامگیریە خزمەتی بەرژەوەندی گەلی کوردستان ناکە و ئێمە پێمان وایە لە ڕێگای قبولکردنی یەکتر لە ڕێگای لە یەکتر حاڵی بوون لە ڕێگای دیالۆجی کراوە بتوانین ئەم بابەتانە چارەسەر بکرێ و هەنگاو بڕێکە لە خزمەتی گەلی کوردستان بێ.